غلام رضا ئەرکەوازی لە هەوزە ئەرکەوازی ئیلامە کە لە دوای سەدەی 12 لە بانوێزە نزیکت چەوار هاتە سەر دنیا. ولی خۆڕایمە دیار نییە ئەی شاعر پایە بەرزە کوردە لە چ ساڵ و ڕۆژێک هاتە سەر دنیا، ولی هەریە زانیم کە لە سەدەی 13 ژیاگە هەر لە مناڵیە و دەست کردەسە خوێنین و یایگرتن. ئەی جوورە کەوشن ئەڕا دەریژەداگین و علم و زانستی چەند ساڵێکیش لە کەربەلا و نەجەف دەرسخۆنیە. مردبانی تریشن ئەڕا دەرسخۆنین و کرماشان و دەینەوەر کە جێگەی زانست بووە چییە و خۆی لە زانست و ئاگداری تا ئەو جیەوەبان کیشایە کە لە لای مردم و عارف و دیندار ناسریاس. لەی وەختەکەوە فەرمان فەتح عەلی شا شایە ئیران جی حکومەتکردن لە خوڕەماوە و ئیلام تێرن، حەسەن خان والیە ئیلام ئەرکەوازی وەرانوەر و ڕاوشکارە خۆی هەڵبژنەی. ئەمجا ئەرکەوازی دەسوەکار بوو و چەند ساڵ وە پاکی و دروستی لە دەم و دەستگایان خزمەتکەی، وەلی وەخاتر لایەنگری و پشتگیری لە مردم فەقیر و نەدار و بیدەسەڵات لە مانگە ڕۆژێتی وە زوان ڕۆژگەوە خەنەی زیندان و سژنیکەن. ئەو جور کە لە شەرێری دیارە ئەفکار خواردن باروەلی و بەدبەخت ئاهسەرد پوشەنی خەم و شەرێریەوە دیارە و وەگە پۆسە گیان و سەرینەری سەختە و کردگە هەروە خاتری شەوتگە مانگم مبارەک مەخسووس داوەر پەری من بیەن و یەوم المەحشەر فتور بار لێ و سحور ئاهە سەرد پوشاک پوس یان سەرینگاو جەبەرد. یعنی لێرە گلەی خۆی کەیت بۆ زوان ڕۆژەکەوە و مانگە مبارەکە کە خریاسە زیندان وەرجەوە کە بخەنەی زیندان یا بەندیخانە دەست و پای وە زەنجیر بەسن و تەوقە ئاسن خەنەمەلی ورسە گوتیانێک وە زوانە ڕۆژی و هەناسەی سەرد و کۆسکارتی خەنێ ناو ئاوڕچکیایی تاگەر فرەتر سزا بوونی، وەلی خۆی باس لەی بەدبەختی و لەی جۆرەی لە خۆیە کردگەوتگە گەردەن گیرە تەوق زەخمە قڵاوەن دیە شەو جە ئیش لە خاو بخاوەن لەو دەورانە ستەمە نەزان جی زاناگرت گەن و گەوج جی خاس و گورج گرت ستەمکار زاڵم لە یەیلاوە ماڕیات لە خەڵک نەدار و کەم دەست زەفت کرد و لە لای تریشەوە بەرتیل و ڕەشوە لە دام و دەستگای حکوومەتیش باو بوو. مردمە تەنیا و بیکەسیش کە لە نوای ستەم و زور حکومەت سەر هەڵدانە یا تا بنمل وە گەچ گیریان و ستوونی گەچ لیان دروستکردن یا لە وڵات دەریانکردن و ئاوارەی شارەی تربیون یا مردم لە ناچاری گەلگەل کۆچ کردیان و بیسەر و شوون بوون. دیارە لەی دوورە یاگەر لەی شیوە دەور ستەمباری و خەمباریە کەسی لە فکر حەق و ڕاستی نییە. هەر ئەو جوورە کە شاعر خۆی وشی کەسان مەیلیشان و خاسی نییەن، حەق ناسان نەفکر حەق ناسی نییە. فکر و ئەندیشەی شاعر ئەو جوورەکە لە بەستەیری شعری دیارە لە ئەدەبیاتی کوردی، فارسی، عەرەبی، قورئان، حەدیث، تەفسیر ئاگدار تەمام بووە. ئەرکەوازی لە ڕێی خوێنین کتاوی لە ئەدەبی و هاوردنی تەکنیکەی لە ئەوان خۆی وە شاعر ئەڵکەفتی وە گشت مردم ناسنی. ئەمجا گەریمە عارف و مانای خوداناس و
خدا ترس بزانیم سرانسر مناجات نامەی بگوین خدای گەورەس کە لەی شاعرە وەلی کریەی وەختی ئەرکەوازی وە بێگونا و بیتاوان وە زیندان خریەی پەلوپوی وە زنجیر و تەناف بەسن لە گشتی ئایەمەیل وە خاتر بی ئەداڵەتی دەستشوری تەنیا پەلام و بەزەی نامەی خۆی وەلای حەزرەتە عەلی ڕەسنی بوو جور ئەوەک خۆی وتگا قەتع ئومیدم لە ئینسان کردن وێم وە شەهنشای نەجەف سپەردەن یا عەلی هانای فەرد فریار ڕەس بڕەس وە هانای دەرمەندەی بیکەس ئەرکەوازی لەڕێی دۆستداری و ئومید وەلای حەزرەتە عەلی و هانە هاوردن وەلای خودای متعال ئەو قەرە قەشەنگ کوێنەسەگەر ڕاز و نیاز بکەی کە لە ناو ئاینەی لە ئیسلامی شیعە سونی ئەلحاق گشتی ئەرکەوازی وە شاعر خۆیان زانن لەلایەن شێوازە ڕێتم و هەرمۆنی شەوقەرە شێرەی لە قەشەنگی هەڵوەسیە کە شعرەی دەمەودەم لە ناو کوردەی کەفتە سەبان زوان مردمەوە تا ئەورەکە گورانی چڕەیل شعرەیلی خوێنن بی ئەوە کە بزانن کی هەڵوەساسەی کی وەتەسەی شیکارە زوانە شێرە کوردی ئەگەری مەخاستە شێرەی لە ئەرکەوازی هێردە بیم و ئاگدار بیم کەرکەوازی لە شعر هەڵوەسین دوو شیوە و ڕەوەن لە یەکجیا دیری یعنی ئاسوبە نۆڕین و وجدان و وشە لە مۆناجات نامەوەردە شعرەی لە تر جور باوەیاڵ جیاوازی تەفاوت دیرن کەوەی خاتری شەیمە لە دوو بەش شعرەی لە شیکارە ئەرکەوازی دوێنی من یەکەمیان زوانە مۆناجاتنامە کە 666 بەیتە و پێکاتەکە لە قاڵب مەسنەوی و وەزنە دەهێجایی و زاراوەی کوردی گۆرانی ئەی زاراوەی گۆرانیشە یەکیگە لە زاوراوەی لە کوێن قەدیمی کە جەمشت و دەسەڵاتە ئەدەبی دوور و دریژی دیری ئەلبەتە لە وشەی لە کوردی خۆمانیش کەڵهڕیا فەیلی فرەوە کاربردگە جورئی بەیتە کلەتی وشی ئەروە ئەداڵەت بازخواز بکەیلیم ئومیدوار نیم و لە ئەفعالە ویم دوێمیش لە شێرەی لە ئەرکەوازی بیچکە مۆناجاتنامە شعر باوەیاڵ لە گشتیان ناودارتر و ناسیارترە ئەرکەوازی شێر خەمبارانەی باوەیاڵ و خاتر لە دەستداگینە کوڕەکەی وتەسەی لەی شێرە زوانی فرە سروشتی یا تەبیعیە و وشەی لە کوردی فرەی وەکار بردگە شێوەی شێر ئەرکەوازی لە باوەیاڵ بتەوتر و کاریگەرترە لەبان مردم ئەڕایەکە بتوێنیم خاستە لەبان شێرە باوەیاڵ هێردە و بیم و هەروە و خاتریشە چەند پارچەیەکی ئەڵبژانیمە کە وەی جوورە داخ دڵخۆی دەرخەی گوشی و باوەیاڵدیم و باوەیاڵدیم ئەو ڕۆژواوەیلا و باوەیاڵدیم هەواز پەریشان حاڵش هەڵحاڵدیم سەر تا پا بەرگش سیاز و خاڵدیم سەر قولەی کاوان وە سیاو تەمدیم درەختان لە غەم چوی چەوگاو چەمدیم داران درەختان کەلاغی پوشتیم کەپ و کەم دەماغ بڵبڵ خاموشتیم کەپ و شینە گاڵ گەرمەوە چمان مردەی داشت وەڕووی تەرمەوە من و باوەیاڵ ئەهدمان کردن من خەم و ئەوتەم تا ڕۆژە بەردەن بێت و چوی ماسی ئوفتاودە خاکم بەرگم پڕاسەن جامە چەکچاوکم مەقراز بەرگم تیژباڵم کەنەن شور و شەوق و زەوق زیندەگیم سەنەن شەو خاوم شەریک تاو تیژاون
یا حباب نروی گیژه گرداون شوتار و روشتار هردوکتار و من دڵچوی ئاوت تاو بیقەرار و من کراس چاکچاکی یەخە دڕیامە کوێسەی زامدار لەگەل بڕیامە عاجز وێنەی مرغ شکستە باڵم مەلان کاوان مەلول ژەحاڵم فەلەک وەفیکەی پاپیام کردن شەوگارم شومن نازارم مردن خەم خۆراوکە من خەم خەڵاتە من یە ئاخر سەڵات ڕوونەهاوتە من بەورن بگرێون وەی زاریمەوە وەی کۆسە کەفتێک دیاریمەوە من وێنەی سەرسەوز کڵاوەکەنە پەر و پۆم لە دەور گەڵاڵان منە شەرب و خۆراکم وە لەختەی خوێنکەم وە ناخوێن سینەم چوبی ستوون کەم شەوگار تار ڕۆژکار زاری بوو شەعارم ئەفغان بیقەراری بوو ئەزرائیل یەواش گیانم شرینن وە جاگەی مەچم کەس کەس مەوێنن سراش تاریکن گوزەرگاش تەنگن نەیار نەدیار نەشنەی دەنگن باوەیاڵ لە ئەسڵ 42 بەیتە هەرچەندێکی لە قاڵب مەسنەویە وەلی نامۆک و دەروونمایەی فرەتر وە قەسیدە نزیکە و وەزنە گشت شیعرەکەیش 10 هێجاییە و تەنیا لە بەیتی یەکەم وەزنی 5 هێجاییە هەزاران هەزار سەڵام لە گیانە پاکە غۆڵام ڕەزای ئەرکەوازی شاعرە ناودارە کورد و گشت شاعرەی لێ تر